کە گۆرانی دەڵێ هیچ کەسێکی تایبەتێ لە خەیاڵت گۆرانی بۆ بڵێ؟ نا والله نا هەرۆ مابوو هەیە دلی شکاندیمە بەسقەی نەگەردەنی ئازابی ئەمن گەنجەکان زۆری کە سەردانی لێ دەکەن عەزم لێیە ئەمن بەڕاستی زۆر دریان ناشتێنم ئەگە دریان بشتێنم عادز دەبن ئەمن دریان ناشتێنم کە ئەو برا خۆشەویستانە کە دێنێ لە ئەو گەنجانە کە لەمایە دریان تون دەبی دێنە کەس دریان چایەتی ئەمنیش گۆرانەوە دەرم دەمێ زەوقیان بکەمەوە کە زەوقیان دەکەمەوە کابرا هەیە موبایل گەردێنی هەیە تەسوور دەکا هەیە پشتیای دەکە هەیە پێم خۆشە پشتیادیش بکە بەس نایە پشتیادی ئەو هانە برێم لە خۆی بەرزکاتەوە ئەم تشتانە پێم مهمە هەیە دڵی تۆ شکاند؟ هەڵێ هەیە دلی شکاندیمە بەسقەی نەگەردەنی ئازابی دەنیان ئازاد بەڵێ زۆر گەردەنیشان ئازاد دەکەم و لە ڕای خوای باش کاک زریان تۆ بەو دەنگە زوڵاڵەتەوە گۆرانی دەڵێیت و چا پێشکەش دەکەی لە شەقامێکی هەولێر پێم بڵێ کە گۆرانی دەڵێ هیچ کەسێکی تایبەتێ لە خەیاڵت گۆرانی بۆ بڵێ؟ نا والله نا هەرۆ مابوو نا بەخۆی هیچ کەس نا